ئینجیلیەکان ئەو کۆمەڵە کریستیانن کە بە شێوەیەکی تایبەت لە ویلایەتە یەکگرتووەکاندا کاریگەریان هەیە. بڕوایان وایە کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ خوداڵی بژاردووە بۆیە لە هیچ هەوڵێک درێغی ناکەن بۆ پیادەکردنی ستراتیژەکەیان و چەسپاندنی خۆیان لە نێو کۆمەڵگەدا. لۆک شاتیلی نووسەری ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی دیمانەیەکی لەگەڵ ئاندرێغانی نووسەری کتێبی ئینجیلیەکان لە پشتی ترامپەوە ساز داوە کە ناوبرا و مامۆستایە لە زانکۆی کۆنکۆردیای مۆنتریال لە کەنەدا. غانی لەبارەی قورساییە و کۆمەڵەیەوە ئاماژە بۆ دەدات کە لە ویلایەتە یەکگرتووەکاندا نزیکەی 95 ملیۆن شوێن کەوتەی ئینجیلی هەیە. لە ئەنگرانی ئینجیلی ترامپ لە نێوان لە 12 بۆ لە 15ەیە، لە نێویشیاندا لە ئەنگری دیموکراتەکان هەیە، بە تایبەتی لە ڕەگەز ئەفریقیەکان، بەڵام با شێوەیەکی گشتی لە هەڵبژاردننی پێشوودا لە 80یان دەنگیان بۆ ترەمپ داوە. ئینجیلیەکان بە پێی بۆچوونی غانی بە شێوەیەکی خێرا گەشە دەکەن. ئێستا لە جیهان ژمارەیان بە 660 ملیۆن کەس مەزەندە دەکرێن و چاوەڕوان دەکرێت تا 2050 لە سنووری 1 ملیار تێپەڕن. ئاسان نییە بیر و بڕوایان بە وردی پێناسە بکرێت، بەڵام ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە ئینجیل سەرچاوەی دەسەڵات و باوەڕ و کارنامەیانە، لە خاژدانی مەسیح ناوەندی باوەڕیانە و با بۆچوونی ئەوان ئەو لە پێناوی مرۆڤایەتیدا خۆی کردوتە قوربانی. با پێی ڕاپرسێکی ساڵی 2017 لە نێو ئینجیلیەکانی ئەمریکادا لە 80یان بڕوایان وایە کە ئاگەڕانەوەی مەسیح نزیکە. دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلیش لە ساڵی 1948دا موژدەی ئەو گەڕانەوەیە. جا بۆ دابینکردنی ئەو بەرەکەتە خواییە لەسەر ئەمریکا پێویستە ئەو وڵاتە پەیوەندیەکی زۆر باشی لەگەڵ ئیسرائیلدا هەبێت. هەرەو پاڵنەرەشە کەوای کرد ترامپ باڵوێزخانەی وڵاتەکەی بگوێزێتەوە بۆ قودس و دان بنێت بەو شارەدا وەکو پایتەختی ئیسرائیل. سەرچاوەیەکی تر کە بە بڕوایەوان شەرعیەت دەداتە ترامپ ئەوەیە کە لە کەسایەتی ناوبراودا تایبەتمەندیەکانی پاشای هەخامەنشی فارسەکان کورشی گەورە بەرجەستە بووە کە جوولەکەکانی گەڕاندەوە سەر زەویەکانیان و لە دوایەوەی پاشای بابل نەبوو خوزنەسر لە ساڵی 587 پێش زاین دووری خستبوونەوە لێی. ئینجیلیەکان لە سەر داوای سەرمایەداری کریستیان لانس واڵناو لە هەڵبژاردننی ڕابردوودا پشتیوانیان لە ترامپ کرد. ئەوان واڵناو بە پێغەمبەری خۆیان دەزانن، با ماوەیەکی کەم لە هەڵبژاردننی 2016 ڕایانگەیاندەبوو سروشی بۆ هاتووە کە ترامپ سەر دەکەوێت. هەروەها بەشی 45 کتێبی ئەشعیا کە باسی کوڕش دەکات گرەیدا بوو بە دیاریکردنی ترامپەوە کە وەکو سەرۆکی 45مینی ئەمریکا ئەو وەرکە تەواو دەکات کە پێشتر کوڕش بە ئەنجامی گەیاندەبوو. ئینجیلیەکان بڕوایان وایە دەبێت لوتکەی 7 کێو داگیر بکەن بۆ کۆنتڕۆڵکردنی ژیان، ئەوی شەژمونیانە بەسەر ئاین و خوێندن و ئابووری و سیاسەت و هونەر و میدیا و خێزاندا. هەر کاتێ لوتکەی ئەو شوێنانەیان کۆنتڕۆڵ کرد چیتر کەس ناتوانێت لە ڕوویاندا بوەستێت، ئەو کاتەش باکانیان بەسەر هەموواندا دەسەپێنن. جاوانەی ترامپیان بەڕێبەری ئەو ستراتیژە لە قەڵەمداوە و لە ساڵی 2016دا دەنگیان پێداوە. ئێستا شەمان بڕوایان هەیە و بۆ تەواوکردنی ستراتیژەکەیان لە پشتیوانی بەردەوامن. هەرەوەشە کە هەڵبژاردننی ئەمریکای بە تایفی کردووە و سەنگەربەندی ئەمریکیەکان تا ئاستی جەنگ و خوێنڕێژی زەق کردوتەوە. May the fullness of the Spirit of Jesus rest upon President Trump, that he be anointed with wisdom and understanding, with your counsel and might, with knowledge and fear of the Lord.